چ ڕۆژ بەر لە ئێستا پێشمەرگە و شۆڕژگێڕ و مامۆستا عومەر شیرەمەڕی ماڵئاوایی کرد. هاوڕێ و هاوسەنگەرانی شیرەمەری هاتوونەتە سەر مەزارەکەی یادێک لەو پیاوە جوامێرە دەکەنەوە. لەم مەراسیمە ماتەمینیەدا سڵاو دەنێرین بۆ گیانی پاکی مامۆستا عومەر. سەرەتای مەراسیم پەیامی کۆسڕ ڕەسوڵ عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاراستەی بنەماڵە و خێزانی عومەر شیرەمەری کرا. دواتر تاجەگوڵینەی ڕێز و وەفای کۆسڕ ڕەسوڵ عەلی و مەڵبەندی یەکی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر گڵکۆی مامۆستا دانرا. هاوڕێ سەنگاو هاوڕێی چەندین ساڵی مامۆستا عومەر شیرەمەری چەندین یادەوەری و وێزگەی کاری پێکەوەیان لەگەڵ شیرەمەری پێشکەشی ئامادەبوان کرد. مامۆستا عومەر ڕاوێژکارێکی زۆر بەویژدان بوو، پیاوێکی زۆر نەرمونیان بوو. وەکو پێشتر باسم کرد قەت بە تەشاؤمەوە بە دڕدۆنجیەوە سەیری مۆزوعەکانی نەکردووە. هەمیشە ڕاوێژی باشی پێشکەش کردووە، هەمیشە لە پێناوی خزمەت و گەشە پێدانە. هیچ ڕۆژێ لە ڕۆژان ئەو پیاوە وتەیەکی لە دەم نهاتۆتە دەرکە ئازار بەیەکێ بگەێنێ. دایمە لە پێناوی خزمەتی گشتی و چاکەی گشتی و ئەوەی کە لە دنیا باسی ئەەکەن لە پۆستێک لە بواری گشتیا تۆ خزمەتکەی چەنە مەطلوبە لێت چاکەی گشتی تەقدیمکەی. مامۆستا عومەر لەو مەجالەشا لە ترۆ بکات. کووردا شیرەمەڕی کچی مامۆستا عومەر شیرەمەری پەیامی بنەماڵەی پێشکەش کرد و تەئکیدی لەسەر بەردەوامی ڕێبازی باوکیان کردەوە. بنەماڵەکەمان لە شۆڕش و خەباتدا شانازیەکی گەورەیان پێبڕاوە، هەم لە شەهید و هەم لە زیندانی و هەم لە پێشمەرگایەتیدا. جگە لەوەی بنەماڵەکەمان خاوەنی شەهیدی سەرکردەی وەکو وەستا ئەنوەر و کاک شێخ عەلی خولەکەشکۆڵ و مامۆستا سەرکەوت و شەهیدی قارەمان و فەرماندەی وەکو شەهید حەمە عەلی خاڵمان و شەهید حەمە تۆفیق و چەندین شەهیدی قارەمانی ترا. باوکی شمشان بەشانی برا ئازیزەکانی تێکۆشەری ڕێگەی خەباتی ڕزگاری خوازی بووە هەر لە لاوێتیەوە. هەمیشە پڕمەعریفە بووە، یعنی پڕزانەزاری بووە. عومەر حەمە ساڵح ناسراو بە عومەر شیرەمەڕی لە ساڵی 1953 لە عەبابەیلەی هەڵەبجە لەدایک بووە. هەر لە سەرەتای گەنجی و لاوێتی بەهۆی کەسوکارەکەیەوە هەرزوو تێکەڵاوی کاری سیاسی و خەباتی نیشتیمانی بووە. مامۆستا عومەر لە مانگی 5 ساڵی 1970 زیندانی دەکرێت. زۆر قارەمانانە لە بەردەم ئەشکەنجە و ئازار خۆی دەگرێ و سەربەرزانە بەرگری لە بیرروباوەڕ و ئامانجەکەی دەکات. لە بەردەوامی خەباتی خۆیدا ئیتر وەک هەڵۆیەکی بەرزەفەر ڕوو ئەکاتە شاخ و لە ساڵی 1970 دەبێتە کادر و پێشمەرگەیەکی جەربەزە و هۆشیار. لە دوای ڕاپەڕینیش لە ساڵی 1993 لە بەشی ڕێکخراوە دیموکراتەکانی مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان کاری کردووە. بەرپرسیارەتی ئیداری وەرگرتووە لە حکوومەت. لە ئیدارەی سلێمانی وەکو بریکاری وەزارەتی پەروەردە دەست بەکار بووە. ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆسڕ ڕەسوڵ عەلی بووە. چ ڕۆژ لەمەوبەر مامۆستا عومەر بە نەخۆشی نەگریسی کۆرۆنا کۆچی دوایی کرد. ئاوەرعەلی گەلی کوردستان، سلێمانی.